دەم باش بینەران ئێمە لە گوندی مۆریلانی سەر بە قەزای بەردەڕەشین دیارە ئەم بەیانیە بارهەلگرێک لە کۆمەڵێکیان بڵێن مێگەلەمەڕێکی هاوڵاتیەکی ئەو گوندە دەدات و ژمارەیەک مەڕووماڵاتی ئەو هاوڵاتی ئەو گوندە دیارە دەبێتە قوربانی ئێمە ئێستا وەکو ئاژانسی خانی لە شوێنی ڕووداوەکەین خاوەنی ئەو مەڕووماڵاتەش لەگەڵمانە و دەمانەوێ زیاتر لەسەر ئەو بابەتە یاخود ئەو ڕووداوە بڵێن قسە بکەین ئاخۆت ژمارەیان چەندە ئەو مەڕووماڵاتانە کە بوونەتە قوربانی هۆکارچی بوو و لە چ کاتێکیش بووە بەڕێزم ئەگەر بیتە ئێرە و سڵاوت لێبێ پێمان بڵێیت سەرەتا خۆتان خۆش بێ پێمان بڵێیت ئەم ڕووداوە لە کەیوە ڕوویداوە چەند مەڕووماڵاتت بووتە قوربانی ساعات تقريبا 5 و چارێکێک بۆ 5 دقیقە لەو بینەی بوو 28 مەر تقریبا مردی 19 مەر هەمردار بووە 50 کوشتەوە ویدیش هەموو قاچماچەکانیان شکایە باشە هۆکارەکە چی بوو؟ هۆکارەکەی ئەو قەڵابترێ لە آخر دەرەجە سەرع دێن سعادەی یەک شتی ناکەن ئایدێن لە مەفرەقەیە و ناو گونداوی دیا بە کەیفی خۆدا ژوون لەوە مەرا لە ئۆتۆبانی وا دەڕۆن آخر دەرەجە سەریعن هۆکارەکەی آخر دەرەجە بەزی سەرعیەتی دینیە هەتا دەگەشتە ناو مەریجانی قڵستا پشیلێندا ئەوجا ئایا نزانم لەبەر مۆبایلەکەی بۆ خافلایە خەوی لێکەتی ئایوەندەی نزانین ئەنە کاتێک ئێوە مەڕووماڵەکانتان لە شەقامە دەپەڕێنەوە بەڵێ ئەوە ماڵەکەمەوە لێرە لە شەقام دەپەرتەوە ئەوش باوە يعني مرەکە ڕادی جیرە دەپەرتەوە بە سارەکە دیارەگە لە سەرعاتیە گەنا بە خۆی مەدەکەی تقریبا نزکە کیلۆمەترێک لێک دیارە یعنی ئێوە لە ناکانە بڵێم ئاگادارکردنەوەکتان داناوکەوە مەڕووماڵەکەتان لە شەقامە دەپەڕێنەوە بۆی ئاگادار بێ ئەو ئۆتۆمبیلێکە دەرباز بڵێم هیچ هێمایەکی هاتوچۆ هێمای دەربازبوونی مەڕووماڵات هەیە لەم شەقامە نارەوە مەڕووماڵات زۆرە لە مەتەقەی یعنی مەڕەم دەپەرتەوە چ مشکلەیەوەی نییە بۆز دەبی یعنی خوددان تلێرانە آخر دەرەجە سەریع دێن یعنی مساعدەی ناو گوند ئەوی ناکەن یعنی آخر دەرەجە سەریع دێن و باشە من دەبینم لێرە شەقامەکە نازام نوێیە هۆکارەکە ئەوەیە کە هێشتان هیچ هێمایکی هاتوچۆ دانەنراوە کە یاخود بۆ نەکراوە کە شوێنی دەربازکردنی مەڕووماڵات هەبێ شوێنیان چانەکردیە یەک شوێنیانی چانەکرێت لە مەڕووماڵات و لێلۆ مەڕی پێدەپەڕنەوە شوێنە چانەکرا لەو مەڕی بەڵێ ئێوەکو خاوەنی ئەو مەڕووماڵاتە داواکاریتان چییە؟ وڵی داواکاریمان لەوەیە سلێک دوو تەستە چا بکرێ بخۆی لە ناوگوندی کوورە بەس مادەم لە سەر دوور بیچەند ماڵ هەر پێوە چ مشکلێنەوە یان شوانەکە بە بەر بکەت بەمەوە خۆی ئەلحەمدولیلا مادەم لە سەر دوور بێ ماڵچە نییە خۆتان خۆش بن لێرەیەکێکی ترشمان لەگەڵ ئەگەر تۆ بیت بەڕێزم تۆ وابزانام تۆ لەو کاتە لێرە بوویمانە چۆن بوو ڕووداوەکە یانە وڵاهی من لێرە هاتم دەرباز کە مەڕی خۆی مەرزێکش لێرە وەستا بوو مەرزێکش لێرە وەستا بوو ڕەبعیشی پێ کردبوو وتلێرەکە لەو لای هات ڕابە ناوکات يعني ليرة ليدا هذا أو لا يبردي أو شد داش يقول عن نمدي تبو ثم قام مالاتك نيدي سعرة كتبو نيتبو سعرة كلا ستي وستابو كاتي وش أو كاتي لناو شقام بون والله مخوم لناو شقام بس لو كاتي تي مدري لا من ليدا أدي استبار هالجرك ولا شوية وستا لو كاتي كأبو وستا ياخدها الرويج لو كاتي وستا يعني وستا تير وستا تونا مريش وباب يواني شموها تن وستا نروشتن ليرة هتا همو خربينو يعني هر تشتاق خواهنا كاتتو لو كاتي لشويني رداوك داواكاريك يعني وكوت معنى ليرة لم شقامة بتاوي هي ما يقدر بازبوني آجل سيدانا نراواني والله ما هي سيدانا نراوا يعني هر ساق ليرة كان بعام زور سريعا أو زيادة السمان سابقا لنا وقندي ليرة أنا هر يعني أمر مالاتك أبو إخوانك الصبي يعني لنا وقندي لما دالك اشتكي دبي يعني قزيك جورة تردبيتن. فاتي براي ما ترسيها لداها تزبو سرجاني حولات يعني أو قندش. والله هتارو هاي ما ترسيها هتارو هابي لسر وخيبي يعني ما ترسي زورة. بله خودم خوش بن سپاس با ایوا.
بەڵێ هاوڵاتیانی ئەو گوندە وەکو ئەمە خاوەن ئەو مەڕووماڵاتانە بوون کە لێرە بار هەڵگر لێداوە باس لێ دەکەن کە بڵێن 28 مەڕ ڕووماڵاتیان بۆتە قوربانی لەم ڕووداوە کە بار هەڵگرێک لە بەیانی زووە لە کاتی ئەوان تێپەڕبوونی مێگەڵەمەڕەکەیان لێداوە و 28 مەڕووماڵاتیان بۆتە قوربانی وەکو من لێرە دەیبینم ئەگەر کامیرەوانم لەگەڵم بێ ئەم شەقامەی کە من لە سەریمە هێشتان نازانم نوێ هۆکارەکەی ئەوەیە یاخود هێشتان بۆیەی شەقامەکە کراوە نەک بۆیە شەقامش تەنانەت هیچ هێمایەکی هاتوو چۆشی لێدانراوە بۆ ئەوەی ئەو هاوڵاتیانی ئەو گوندانە لە کاتی پەڕینەوە شوێن هەبێ بۆ ئەوەی مەڕووماڵاتیان تێدا بپەڕێنەوە یان ئەو ئۆتۆمبیڵیان ئەو بار هەڵگرەی کە لێرە دەرباز دەبێ ئاگاداری ئەوە بێ کە ئەم شوێنە شوێنی دەربازبوونی مەڕووماڵاتە